پارێزەرێکی ژینگە لە دەربەندیخان وەک هاوسۆزیەک بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە قژی خۆی دەتاشێت و لە ناو بازاری قەزاکەدا ڕێنمایی ژینگەیی دەداتە هاوشاریانی بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە. هاوکات زیاتر لە 100 قردێلەی پەمەی کە هێمایەکە بۆ نەخۆشیەکە لەگەڵ چەندین جۆر گوڵ دەبەخشێتەوە. وەک پارێزەرێکی ژینگە بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە بێوچان خەبات دەکەم و تێدەکۆشم تەنها لە پێناو پاراستنی ژینگەدا. بەڵام ئەم خەبات و تێکۆشانەی من تا ئەمڕۆ نەیتوانی وەڕێگری بکات لە مەرگی منداڵێک، لە سووتانی دڵی دایکێک، لە فرمێسکی چاوی باوکێک، چونکە تا ئەمڕۆژ دەستدرێژیەکان بۆ سەر ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو خاک بەردەوامیان هەبووە. با هەمومان پێکەوە بە باوەڕەوە بڕیار بدەین کە نابین بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە، بەڵکوم کار دەکەین بۆ پاراستنی. پارێزگاری لە ژینگە بکەیت و هەمومان پێکەوە پارێزگاری لە ژینگە بکەین بۆ ئەوەی هیچێکێک لە ئەندامانی کۆمەڵگەکەمان ئەگەر دوێنێ داعش هەڕەشە بوو بێ یان مەترسی بوو بێ لەسەر ژیانمان، ئەوە ئەمڕۆ سبەی پیسبوونی ژینگە و ئەو دەستدرێژیانی کە لەلایەن مرۆڤەوە دەکرێتە سەر ژینگە هەڕەشەن بۆ ئێستای داهاتوونەوەکانمان، بۆ ئەوەی ژیانی تەواوی ئەندامانی کۆمەڵگەکەمان پارێزراو بێت تکایە پارێزگاری لە ژینگە بکەن. و من دەمەوێت لە ڕێگەی ئەم چالاکیەوە ئەو پەیامە بەگوێی هاوڵاتیاندا بدەم کە سەرنجیان ڕابکێشم لە پێناو پارێزگاریکردن لە ژینگە بۆ ئەوەی ئەندامانی خێزانەکان و ئەندامانی کۆمەڵگاکەمان تووشی نەخۆشی شێرپەنجە نەبن. شێرپەنجەیەکێکە لە بڵاوترین نەخۆشیە سەختەکان لە کوردستان و هاوڵاتیانی دەربەندیخانیش دەڵێن بەهۆی پیسی ئاوەکەیانەوە ڕێژەیەکی بەرچاو هاوڵاتیانی قەزاکەیان تووشی ئەو نەخۆشیە بوون. پاراستنی ئەم ژینگەیە لە ئەستۆی دوولایەنەیە پاراستەکە، یەکلایەنە نییە. لایەنێکان حکومەتە، لایەنێکان خەڵکە. پێویستە ئەوەی کە لەلایەن حکومەتەوە ئیشی حکومەتە بێ پارێزگاری بکات لە ژینگە، ئیتر ژینگەی خۆراک بێت، ژینگەی ئاو بێ، ژینگەی هەوا بێت و خەڵکیش پارێزگاری بکەن لە ژینگەی خۆیان لە چۆنێتی بەکارهێنانی خۆراک و خواردن و لە چۆنێتی و شێوازی بەکارهێنانی و لە جۆری خواردن و لە ئەو شتانە و حکومەتی ئەبێ لێکۆڵینەوە بکات لە کوالیتی خواردنەکان، چونکە هەر کاتێک کە کەسێک تووشی نەخۆشیەکە بێت بارە بۆ سەر حکومەت، یعنی مەساریفەکەی و عیلاجەکەی بارە بۆ سەر حکومەت. هەر کاتێک ئێمە کەسێکە پارێزین داهاتێک بۆ حکومەتە گێڕینەوە و قورئان جا فەرمێ هەر کەسێکیش کەسی ڕزگار بکە وەکو هەموو دنیا ڕزگار کردووە ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. کارێکی زۆر جوانە، بە هیوادارم بەردەوام من خەڵک چاویان لێ بکات لە میشەی بەڕێزیانکەوە هۆشیاردن لەسەر نەخۆشی شێرپەنجە. هیوادارم بەردەوام لەم کاران، هیوادارم خەڵکی هەوڵدات، یعنی هەر ڕێگەیەک کە ڕێگرە لەو کارە بە ژینگە بێت، بە پاخانی ژینگە بێت، بە بەخشینەوە گوڵ بێت، چەندین دارێک دەختێک بێت، هەر شتێک بێت ئێستا بەڕێزەکە گوڵە بەخشێتەوە، یعنی هۆشیارێکەدا خەڵک فێرەکات، یعنی ڕێنمایەکە هانیانەدا بۆ کارانە. هیوادارم بەردەوام بێت، دەستخۆشی لێ یەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم. بەرپرسانی تەندروستی هەرێمی کوردستان هۆشیاری دەدەن لە زیادبوونی نەخۆشیەکە و بە گوێرەی ئامارەکان لە ساڵی 2016دا لە هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 حاڵەتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە. عومەر فەتاح، NRT دەربەندیخان.